گروپی میوزیکی مێخەک کۆنسێرتی پاییز لە شاری سلێمانی ساز دەکات بە بەشداری چەند میوزیسیانێک و گۆرانی بێژی لاو شنیار کە چەند بەرهەمێک پێشکەش دەکات. هاوکارمان ڕێژنە ڕزگار ئازڵاوێکی بۆ ئامادەکردوین با پێکەوە بینەری بین. سلااوتان لەبێ ئەمڕۆ لە شاری سلێمانی لە یەکێک لە مۆڵەکانی شاری سلێمانی کۆنسێرتێکی گروپی میوزیکی مێخەک ساز دەکرێت. کۆنسێرتەکە بە بەشداری گۆرانی بێژانی لاو و هەروەها چەند موزیسیانێکی بە ئەزمون بەشداری دەکەن. من لێرە بەڕێز شانیا عەلی لەگەڵم ئامادەیە کە بەڕێزیان سەرپەرشتیاری گروپی مێخەکەن. شانیا خان سلااوت لەبێ بە ئەرێک نەبێ بفەرمیتێرە. زۆر سپاس. وەکو گروپی مێخەک چۆن بڕیارتاننا ئەمڕۆ کۆنسێرتێک لە یەکێک لە مۆڵەکانی شاری سلێمانی ئەنجام بدەن؟ بەڵام زۆر سپاس. ئێمە خۆمان بە خۆشحاڵە زانین کە گروپی مێخەک لەم ڕۆژەیە لە فیستیڤاڵی پاییزە بەشداریمان کردووە و بە باشمان زانی لەبەرەوەی کە خەڵک یەت بۆ مۆڵ شت ئەکرێت یاخود چەند بەشێکی جیاوازی تێدایە و هەم گوێ لە پارچە میوزیکێکی فۆلکلۆری کوردی ئەگرێت. ئەمە بۆ خۆی جێی خۆشبەختیە. چۆن بڕیارتاننا لە ناو مۆڵە ئەم کۆنسێرتە ئەنجام بدەن؟ چۆن لە هۆڵەکانە ئەنجامتان نێوە ئەم کۆنسێرتە؟ بەڵێ بەگرنگمان زانی لەبەر ئەوەی کە خەڵک زیاتر ڕوو ئەکاتە مۆڵەکان، بۆیە پێمان خۆش بوو لە مۆڵێکی وەکوانی بەم شێوازە بەکراوی کۆنسێرتەکە ئەنجام بدەین. ئەو بەرهەمانەی کە ئەمڕۆ لە ناو کۆنسێرتەکەیە پێشکەش بە ئامادەبوان و بینەرانەکرێن، کام بەرهەمانن و چەند بەرهەم لە خۆ دەگرێت و چەند گۆرانی بێژیش ئەمڕۆ بەشدارە لەگەڵتانە؟ بەڵام ئێمە ئەمڕۆ دوو گۆرانی بێژ بەشدارن لەگەڵمانە، خات و شنیار نەجی لەگەڵ دیار زوفی. بەرهەمەکانمان پێگاتووە لە 8 بەرهەم کە گۆرانین، هەمووی گۆرانی فۆلکلۆری کوردیەکە هەڵمان بژاردووە بۆ دووبارە زیندووکردنەوەی گۆرانیە کوردیەکان و پێمان خۆش ببین بەگوێی هاوڵاتیانە و ئەوانیش هەم چێژێکی تایبەتی لێوەربگرن و زائیدەن دوو پارچە میوزیک و واسۆڵەی دەفیشمان هەیە. ئێوە زیاتر کار لەسەر گۆرانی فۆلکلۆریەکان و ڕسەنایەتی کوردی دەکەن. تا چەند گرنگە ئەم گۆرانیانە زیندوو بکرێنەوە لەلایەن گروپە میوزیکەکانەوە بۆ ئەوەی نەوەی ئێستا ئاشنا بن بەو بەرهەمانە؟ بەڵا بەتەکید گرنگیەکی زۆر زۆری هەیە کە گۆرانیە فۆلکلۆریە کوردیەکان هەمیشە بە زیندوی بمێنێتەوەنە لەبەری ئەو مۆری ئێمە و فۆلکلۆری کووردا، وەکو چۆن وڵاتەکانی کە هەر کەسە و گۆرانی خۆی و با بڵین فۆلکلۆری جیاوازی خۆی هەیە، ئێمەش بە هەمان شێوە پێویستە وەکو کورد هەمیشە ینی خزمەتی هونەری کوردی بکەین و بەردەوام بین لە گۆرانیە فۆلکلۆریەکانە. ئەم کۆنسێرتە بەتەنها ئەمڕۆ نمایش دەکرێت خود لە ڕۆژانی داهاتووشا بەردەوامە بێ وەک کاری داهاتووتان پرۆژەی داهاتووی گروپی میوزیکی مێخەک چی دەبێت؟ بەڵێ فیستیڤالەکە تەنها بۆ ئەمڕۆیە چکەوەکو وتمان فیستیڤالێکی یەکەم ڕۆژی پاییزە، بەڵام ئێمە هەمیشە بەردەوامی لە کار و چالاکی وەکو گروپی مێخەک. ئێمە وەکو گروپی مێخەک لە ساڵی 2023 یەکەم جار لە سەردەستی 3 خانمە دەڤژەن ئەم گروپەمان دامەزران، یەکێک لەوانە هاژە باست حەمەغەریب وە شوێنێ غەفور و خۆم. دواتر گروپەکەمان فراوانتر کرد کە ژەنیاری کەمان هێنایە ناو گروپەکەەوە بە ئالەتی جۆرا و جۆر و بەپی ئیڤێنت و چالاکی و کۆنسێرتەکان ئێمە ژەنیارەکان کۆئەکەینەوانێ و ئەو کاتە بەرهەمی جوانتر پێشکەشەکەین. بەڕێستان ئاماژەتان بۆیە لە سەرەتای دروستبوونی ئەم گروپەوە خانمان ڕۆلیان هەبوو لە دامەزراندنی گروپێکی لەم شێوەیە. تا چەند گرنگە خانمان ڕۆڵیان هەبێت لە کای هونەریە بەتایبەت لە موزیکە؟ ئێوە وەک ئەوەی کە خۆتان ئەم گروپەتان بنیاد ناوە و لێرە کۆنسێرتی جوان ئەنجام دەدەن، بە گرنگی دەزانن خانمانی تریش بێتە ناو گروپەکەتانەوە؟ بەڵێ بەتەکید گرنگیەکی زۆر زۆری هەیە، چونکە خانم بەڕاستی ئەوە عنی هات شتێکی زۆر زۆر تایبەتە، شتێک نییە بڵێن عنی هاجیاوازی هەبێت، ینی هەموو چۆن پیا و ڕۆڵی خۆی هەیە لە کۆمەڵگەی خانمیش بە هەمان شێواز، لەبەر هەردووکان یەکسانن ئەتوانین بڵین، ینی شتێکە هابا زۆر زۆر جیاوازیشی تیانە بێت. بەڵام طبعاً گرنگیەکی زۆر زۆری هەیە کە خانمێک گروپێک بەڕێوە بەرێت و ئیشەکان ها جوانتر ئەبێت، خۆشەویستی لە نێوان ژەنیارەکان، ڕۆحیەتی مۆسیقاکان جوانتر ئەبێت. دەستخۆش شنیارگیان، سپاس بۆ بەڕێستان. بەڵێ لێرە ئەمڕۆ گۆرانی بێژێکی لاویش لەم کۆنسێرتەیە بەشدارە. من دەمەوێت بچمە لای شنیاریش و ئەوی زۆر بگرم زانم ئەمڕۆ بە چەند بەرهەم لەم کۆنسێرتەدا بەشداری دەکات. شنیارگیان سلااوت لەبێ بە ئەرێک نەبێ، سپاس دەکەم. ئەمڕۆ لەم کۆنسێرتەدا چۆن بوو بەشداریت کرد؟ پێم خۆشە باسێک لە کۆنسێرتەکە و بەشداربوونی خۆتمان بوو. سەرەتا کۆنسێرتێکی زۆر زۆر جوانە، وەرزی پاییزە، یعنی تایبەتە بە وەرزی پاییز. وەرزی پاییزیش وەرزێکی جیاوازە، لە لای من وەرزێکی زۆر زۆر جوانە، گەڵاوەرینە. ئەنجاممان لەگەڵ گروپی مێخەکە پێشتر چەند کارێکمان کردبوو، پێشنیاریان بۆ کردم کە لەم فستیڤاڵە جوانەشا لەگەڵیان نابم، بڕیارماندا کە چەند گۆرانێکی فۆلکلۆری جوان پێشکەش بکەین و گۆرانیش کە تایبەت بێ بە پاییز
هەم بەخارهاتنی پاییز بکەین و هەم پێشکەشی گۆگرانی بکەین. شنیار لەم کۆنسرتەدا بە چەند بەرهەم بەشداری دەکات؟ بە 4 بەرهەم بەشداریم کردووە. سیانیان گۆرانی فۆلکلۆرە، دانێکیشان بەرهەمەکەی خۆمە کە وتیان شنیار یعنی دڵ لە سینەم دەرچوو بەوە زۆر ناسرام. بەڵام گۆرانیەک لە گۆرانیەکان دوێتە لەگەڵ دیەن نەجیب کە یەکەم جارێتی دەربکەوێت لەگەڵ منە. دەنگێکی زۆر باش و دەنگێکی زۆر خۆشی هەیە. کارێکی دوێتەکەین ئەمڕۆ یەکەم دەستپێکی دەرکەوتنێتی، بەڵام هیوادارم کە جوانترین پێشکەشکەین. تا چەند گرنگە ئەم کۆنسرتانە بەردەوامیان هەبێت لە شاری سلێمانیا، ئیتر مانگانە بێ یاخود هەفتانە بێ ئەم جۆرە کۆنسرتانە پێشکەش بە بینەران و ئامادەبوان بکرێن؟ زۆر گرنگە، چونکە هەم گوێگران پێویستیان بەوەیە کە لە وەرزەکانە بۆنەی تایبەت بکرێت و چالاکی تایبەت بکرێت، هەم گوێگرانیش ئاشنا ئەبن زیاتر بە فۆلکلۆری کوردی گەنجەکانمان و زۆر گرنگە. تا ڕادێکی زۆر باش دەتوانم بڵێم شاری سلێمانی گرنگی بۆ بابەتە زۆریاوە. بۆ بەڕێز شنیار نەجیب کە ئەمڕۆ لێرە چەند بەرهەمێک پێشکەشەکەن. بەڵێ سەوسان ئەمڕۆ لە شاری سلێمانی لە یەکێک لە مۆڵەکان ئەم کۆنسرتە لەلایەن گروپی موزیکی مێخەکەوە بەڕێوە دەچێت. ڕێژنە سپاس بۆ زانیاریەکان.